مەبەستمە لەبارەی ئەم پرۆژەیە و بەگشتی پرۆژەکانی پەرەپێدانی بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان قسە بکەم بەڕێز شاخەوان محەممەد عومەر گوتەبێژی کۆمپانیای پلۆتۆ ئۆتۆسایکل لەگەڵمانە لە هەرێمی کوردستان کە یەکێکە لەو دوو کۆمپانیایانەی ئەم پرۆژەیە جێبەجێ دەکەن. کاک شاخەوان زۆر بەخێربێت. ئەمڕۆ بەردی بناغی پرۆژەکەتاندانە دەکرێت بۆمان باس پێم ڕۆژێ چییە چی لە خۆ دەگرێت چۆنە؟ سەرەتا ئێوارتان باش زۆر بەخێربێت لە خۆمان و لە خەڵکی شاری هەولێر وەل هەر کەسێک دەکەم کە خەمخۆرە لەم بوارە بێگومان ئەم پرۆژەیە دەستپێکێکی گرنگە بۆ گرنگجیدان بە بواری کەرتی وزە و ئەوەی کە جەنابی سەرۆکی حکوومەتش باسی کرد گرنگجیدانە بە ژینگە بەکارهێنانەوەی وزە بە شێوەیەک یا بەڕێگایە کە ژینگەیە و ژینگە دۆستیە. ئەم پرۆژەیە پرۆژەی دوو کۆمپانیایە کۆمپانیای پلۆتۆ ئۆتۆسایکل و کۆمپانیایە کە سینیە گێتینگ بە هاوبەشی ئەم پرۆژەیە لە ڕێگەی وەزارەتی کارەبا ئەنجام دەدەین. بەردی بناغی پرۆژەکە ئەمڕۆ دانرا لەسەر ڕووبەری 600 دۆنم زەوی و لە ئایندەیەکی نزیک دەست بە دروستکردنی دەکەین. زۆر باشە. گوتوچانە لە ماوەی ساڵێکدا ئەم پرۆژەیە تەواو دەکرێت. پێمان بڵێ گرنگی ئەم پرۆژەیە چی دەبێت؟ خەڵکی هەولێر چۆن سوودمەند دەبن، هاوڵاتیان چۆن سوودمەند دەبن لەم پرۆژەی ئێوە؟ بەڵێ بێشک جارێ هەر لە شوێنی کار بێگومان هەلێکی کاری باش دەرەخسێنێ بۆ خەڵکی ئەم ناوچەیە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەم وزەیە لە هەر کاتژمێرێک 25 مێگاوات دێتەوە ناو تۆڕی کارەبای نیشتیمانی و جارێکی تر دەگاتە دەست هاوڵاتیان و کارگەکە 24 سعات کار دەکا لە ڕۆژێکدا بەبێ وەستان و هەر کاتژمێرێک 25 مێگاوات دەدا بە تۆڕی نیشتیمانی کارەبا. بەڵێ ئەمە گرنگیەکەی لە چیدا چەند دەتوانێت پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان زیاد بکات؟ بەڵێ هەرچەندە ینی وەکو ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ لە گوتارە بە نرخەکەی ئاماژەی پێکرد بێشک ینی لەسەر جەموتەکانی تەنها ئەگەر سێ بەش ئێمە هەڵبژێرین من وەکو تاکێک ئەو لایەنە باز دەکەم بێشک تاک هەم ئەرکی هەیە هەم بەرپرسیارەتی ئەگەر ئێمە بتوانین لە ماوەی 24 کاتژمێر کارەبا دابینکەین بۆ هاوڵاتی خۆمان کارێکی گرنگە بەڵام هاوڵاتیش پێویستە ڕێز لە دابینکردنی کارەباکە بگرێت چۆن بە شێوەی بەکارهێنانی و من لێرە لەم دەرفەتە کە ئەمڕۆکە لەو لەکردنەوەی کارگەکە بەشدار بووین تێبینی ئەوەمان کرد و ڕاستپاردەی ئەوەشمان هەبوو کە بۆ ئایندە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر و لە شارەکانی تری کوردستانیش ئێمە ئەگەر بتوانین داواشمان کردو لە وەزارەتی کارەبا بتوانێت کە هاوبەشی کارەبا لە ڕێگای کارتەوە بێت ینی بێشک گرنگترە چونکە ئەرکی بەرهەمهێنانی کارەبا ئەرکێکی زۆر قورسە زۆر قرس دەکەوێت لەسەر حکوومەت بێشک ینی بەرهەمهێنانی مێگایە کارەبا پارەیەکی یەکجار زۆری دەوێت بۆ منی هاوڵاتی بەکارهێنانی ئەم کارەبایە نرخەکەی هەرچەند ئێستا کە خەڵک دەڵێ زۆرە بەڵام بێشک بەرهەمێنانەکەی زۆر زیاتر لەوە. سەرۆکی حکوومەتی ژەمڕۆ لە گوتارەکەی داگوتی ینی بەرهەمێنان و گواستنەوە و دابشکردنی و کارەبایە زۆر زیاتر تێچووەکەی لەوەی هاوڵاتیان پارەی کارەبا بێشک یەکجار زۆرە. من ئەو تێبینیم هەبوو لە ماوەی ڕابردوو کە کارمان کردو لەگەڵ وەزارەتی کارەبا باسیەم بابەتتان کردووە؟ بێشک لەگەڵ وەزارەتی کارەبا وەڵامی ئەوان بۆ چوونی ئەوان چیە ئەمە کاری دەوێت کاری دەوێت بێشک لە ئایندە کاری لەسەر بکرێ بەڵام دەستپێکێکی زۆر گرنگە بۆ خەڵک ینی بەرهەمهێنانی کارەبا و گەیاندنی کارەبا بە خەڵکو و پێدانی کارەبا بۆ ماوەی 24 کاتژمێر و ئەوەی جەنابیان باسییان کرد کە کەمکردنەوەی ژاوەژاوە و بۆنی گازوایی لە گەڕەکەکان و مۆلیدەکان بێگومان ئەمە خاڵێکی ئەرێنیە بۆ ئێمەی هاوڵاتی. زۆر باشە. کاک شاخەوان دوو پرسیارم هەیە یەکەمیان ئەوەیە کە ئێوە لە وزەی نوێبۆ لە وزەی خۆر کارەبا بەرهەمەهێنن. یەکەم پرسیارم پێمان بڵێ کە ئەوەندەی ئێوە بێگومان بە دوواداچوونتان کردووە خۆری هەرێمی کوردستان چەند گونجاوە بۆ ئەوەی کە بتوانن کارەبای لێ بەرهەم بێنن و دوام هیچ پرۆژەیەکی ترتانە بێت لەمبارەیەوە لەبارەی بەرهەمهێنانی کارەبا بە وزەی خۆر؟ بەڵێ بێشک هەڵبژاردننی ئەم شوێنە سەرەتا لەسەر دوای بڕیاردان و لێکۆڵینەوە بووە چونکە هەرێمی کوردستان لە هێڵێکە کە خۆر لە ماوەی 12 مانگە لە زۆرترین کاتەکان هەیە و ئەو ناوچانەی تر لە هەرێمی کوردستان هەموو ناوچەیە گونجاو نییە. طبعا ئەو ناوچەیە دوای لێکۆڵینەوە بوو دوای
پشتبەستن بۆ بە خەڵکی تەنانەت لە سنووری پارێزگای هەولێریش بێشک لە سنووری پارێزگای هەولێریش ئەم ناوچەیە خۆرەکە لەوێ باشتر بوو دەمانتوانی زیاتر لەوێ ئیستفادە بکەین بۆیە کارگەکە لەوێدا دەمەزرێ ئەمە لایەنێک لایەنی دووەمیش بەگشتی لە هەرێمی کوردستان و عێراق خۆر لە زۆربەی کاتەکانی ساڵ ئەو توانایی هەیە کە کارەبای لێ بەرهەم بێنێت بەڵێ بێش بەڵێ ئێوە پلانتان هەیە کە پرۆژەی دیکەی هاوشێوەتان هەبێت ئێمە وەکو کۆمپانیای پلۆتۆ ئۆتۆ سایکل بەنیازین ئەگەر بکرێت لە ئایندە بتوانین پەرە بەم لایەنە بدەین و تەنیا لە سنووری پارێزگای هەولێر یا پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان خۆی وەزارەتی کارەبا پلانی هەیە لە سەرجەم پارێزگاکان ئەم پرۆژەیە جێبەجێ بکە و ئێمە لاریمان نییە ئەگەر لە ئایندە وەزارەت پلانەکەی جێبەجێ کرد ئێمە بێشک بەشدار دەبین و لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەو کارگەیەدا دەمەزرێنی زۆر سپاسیامان دەبێت بەڕێز شاخەوان محەممەد عومەر گوتەبێژی کۆمپانیای پلۆتۆ ئۆتۆ سایکل سایکل زۆر سپاس بەخێر سپاس بۆ بەڕێستان